بەڵازان و خۆشەویستانمان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە پلانی جوولەکە دەکەین لە کۆن و لە ئێستادا لە ڕابردوودا بە درێژایی مێژوو بە گوێرەی بەڵگە مێژوویەکان یاخود لە ئاینی پیرۆزی ئیسلامدا خۆی باڵادەست لایەتەکانی قورئاندا ئاماژەی پێکردووە لە ژیانی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم زۆر جار باز لە پلان و بەرنامە و بێپەیمانی جوولەکە کراوە. بزانین پلانەکانیان چین دژ بە مسلمانان چیەکەن بۆی کە مسلمانان لە ناو برن بە پلانی جۆرا و جۆر بە شێوازی جۆرا و جۆر. لە ئێستاشدا ئەو ڕێکوتنی کراوە لە غەزا دڵخۆشکەرە بۆ مسلمانان زۆر پێی دڵخۆشن بۆی کە کوشتن و بڕین و ناخۆشی و نەهامەتیەکان بەسەر مسلمانانی غەزە کۆتایی دێدیدی ژیانێکی شایستە ئینشاء الله بەڕێ دەکەن. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئومەتی مسلمانان بە گوێرەی ئەو بەڵگە مێژویانی کە هەر گومانیان هەیە لە پلانەکانی جوولەکە لە شکاندنی پەیمانەکانیان لە شکاندنی ڕێکەوتنیەک ئەگەر کرابێت. بۆیە ئێمە باز لەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەد زانایانی. مامۆستاگیان زۆر بەخێر بێت. مامۆستا پلانی جوولەکە بەرنامەی جوولەکە دەزانین کە پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامیش هەر کێشە و گرفتیان لەگەڵ ئاینەکانی دیکەیە هەبووە لەگەڵ کۆمەڵگای دیکەیە هەبووە ئەفزەلیەت و ئەولەیەت تەنها و تەنها بۆ خۆیان بۆ هەوڵیان داوە تەنها خۆیان سەر بخەن. تێڕوانی جەناب مامۆستاگیان بۆ بابەت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. سپاس بۆ خۆی پەروەردگار درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەران و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی دیارە سپاسی بەڕێستانەکەن بۆ ئەم تەوەرە جوانە لەم بەرنامە بەڕێزەدا لەم بەیانیەدا داواکارین لە پەروەردگاری میهرەبان ئینشاء الله سەرکەوتن هەر بۆ ئیسلامە. الإسلام يعلو ولا يعلى عليه. خوای گەورە وعدی داوە کە ئەم ئیسلامە کەلیمەت الله هي العليا وكلمة الذين كفروا السفلى به. كأما حقيقتي رون لم يجوي 1406 صالي هجري دا بويا 1406 صال چونك يما يسال 1447 هجري دا سيانزا صالي شاري مكش من هي كاكاتا 1460 هجري كإسلام هاتوا لقل أوهمو كيشمو بيلانو شرو وهروها هەوڵدان بۆ شەهیدکردنی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و قادە و پێشەواکانی ئیسلام. الحەمدولله ئیسلام هەر سەرکەوتووە. خوای گەورە خۆشی وعدی داوە والله متم نوره ولو كره الكافرون. ئەم دینە ئەبێ سەرکەوێت و سەریژەکەوێت ئینشاء الله. جەنابەت کە باسی جوولەکە و یەهودەکەی باشترین شتێکە ئێمە ڕووی تێکن قورئانی پیرۆزە. فإن أصدق الحديث حديث كتاب الله. باشترین شتێکە ئێمە ڕووی تێکن قورئانی پیرۆزە. قورئانی پیرۆز مێژووی جوولەکەمان بۆ باسەکە و هەوڵ و کۆشەکانی جوولەکەمان بۆ باسەکە کە بەڕاستی کۆمەڵە خەڵکانێکن حتا خوا حەسکا پیسن و دڕوندن لەگەڵ پێغەمبەری خۆشیانە و لەگەڵ پێغەمبەرانی خۆشیانە سەلامی خوان لەسەر بێت. خوای رب العالمین جا لە ڕووی کەیشەوە کە جوولەکە ئێستا یعنی شەڕ لەگەڵ ئەهلی ئیسلامە ئەکات ئەبوا شەڕیان نەکردایە لەبەر چەند هۆیەک. یەکێ لەو هۆیانە کە ئەوەندە خوای گەورە باسی وەسفی پێغەمبەرانی بەنی ئیسرائیلەکە بە ڕێز و بە حورمەتەوە. چاکترینیان و باشترینیان و یەکێ لەو پێغەمبەرانە سەلامی خوان لەسەر بێ موسایە کە ئولول العەزمە. یعنی زۆر بە جوانی خوای گەورە باسی کردو. ئەمە یەک. دووهەم قورئانی پیرۆز لعنەت و سەرکۆنەی فرعون ئەکا کە چی ئەکرد بەنی ئیسرائیل یەکوشت. نەوەکانی بەنی ئیسرائیل یەکوشت. يذبحون أبناءكم ويستحيون نساءكم وفي ذلكم بلاء من ربكم عظيم. بەڵایەکی زۆر گەورەیان لەسەر بوو. خوای گەورە فرعون لەناوە با تیای ئەبا دەی محەڕەم دەی عاشوڕا کە ڕۆژێکی زۆر مبارەک و گەورەیە لە لای ئاهلی ئیسلام پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمی من بە ڕۆژەوە بم چونکە من ئەولاتر و نزیکترم لە موسا لە پێغەمبەر سەلامی خوا لەسەر تا جوولەکە کار. ئەمە ڕوویەک. کەواتە ئێمە کاتێک کە وەکو ئاهلی ئیسلام کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەت خوای گەورە ئیکا بە پێغەمبەری ئاخر زەمان و هەروەها ئیکا بە پێغەمبەری ڕەحمەت
بەزەیی سۆز و میهرەبانی ئێمە هەموو جارێک گەڵێن مێژووی ئەم ئیسلامەمان ئەوەندە پرشنگدار و جوانە 1440 و ئەوەندە ساڵ گاور و جوولەکە و هەموو پێکهاتەکانی کە لەگەڵ مسلمانانە ژیاون یعنی یەکێک لەوانە چاکترین نمونە جوولەکەکانی عالمی ئیسلامی بووە نەکوژراون نە لێیان دراوە نە ڕاونراون نەماڵیشیان داگیر کراوە ئەوە مێژوو شایدە یەک قادە یەک سەرکردەی ئیسلام مسلمانان بە صلاح الدینی ئەیوبیشەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە فەتحی بەیت المەقدیسەکە نە کەنیسەیەک نە کنێستێکی جوولەکە ناڕوخێنێ بەڵکو ڕێزیان لێگرێ هەل لە سەدەمی ئیمامی عومەرەوە کە فەتح کراوە بەڵام لە سەدەمی ئیمامی عومەر دیارە بە ئاشتیانە فەتح کراوە کاتێک کە خاچپەرستەکان هاتوون عالمی ئیسلامیان داگیر کردووە هەر وەکو جوولەکەی ئێستا قەتڵعامی عالمی ئیسلامیان کردووە ئیسلام هەرمایەوە و هەر ئەژمێنێت بۆیە ئێمە کاتێک کە باسی جوولەکە ئەکەین خوای رب العالمين فمن لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا خرابترين و روترين كسانك برامبر بأهل إيمان برامبر بمسلمانان تون بن رقيان هبت يكم جولكيا خوای گەورە باسی گاورەکە گاور نەرمترن باشترن لە جوولەکە ئەم ئاەتە قورئانیانە بەڕاستی بینەران بیسەرانی بەڕێز ئەبێ بزانین کە قورئانی پیرۆز ئیعجاز و معجزەی ئەم قورئانە بەردەوام جوولەکەکان بەردەوام کافرەکان بەردەوام ئەوانەی کە ڕقیان لە دڵیان بەرامبەر بە دین بەرامبەر بە ئیسلام بەرامبەر بە مسلمانان بەردەوام لە هەوڵ و کۆشتان بۆ ئەوەی کە ئەم ئیسلامە بکوژێنەوە یان بیان کوژن یان لە ناویان بەرن کاتێک کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە باسی وەصفی جوولەکەمان بۆ کە فەرمێ وەیەسعەونە فی الأرض فەسادا بەردەوام لە تێکدانان لە شەڕان كلما أطفأوا نارا كلما أوقدوا نارا أطفأها الله خوای گەورە باسییانەکە بەردەوام ئەوان لە هەڵگیرساندنی شەڕ و ئاشوبن مێژوو بخوێنەرەوە هەر مێژوو بخوێنەرەوە چی حربی عالمی یەکەم و دووهەمە دەستی جوولەکەی تیایە چی شەڕەکان لە عالمی ئیسلامیان ڕوویانداوە دەستی جوولەکەی تیایە یعنی ئێستا گەورەترین تاوانێک کە جوولەکە کردی و ناخە بۆ گەنە پیسەکەی دەرکە و بە غەزەیە دەرکەون بۆیە ئێمە شەڕی غەزە زۆر بە گەورە ئەزانین بۆچی ڕوویەکی حەقیقی جوولەکە کە لە قورئانە باس کراوە دووبارە بوویەوە هەر وەکو چون لە سەدەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم پیلانیان گێڕا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە چوە شاری مەدینەی پیرۆز لەوێ عەهد و پەیمانی بەست ئەوانیشی بەشدار کرد ئەوە بوو گەیشتە ئەو ئاستە کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بە تەنها بچێتە ناو گەڕەکەکانی جوولەکە نشینەکانەوە هەر بە تەنها چونکە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خاوەنی عەهد بوو خاوەنی پەیمان بوو پەیمان شکێن نەبوو وەکو جوولەکە بۆیە ئەوان هاتن پیلانیان گێڕا کە لەسەر بان چونکە لە شوێنێکە دانیشتبوون ئەوان پیلانیان گێڕا کە لەسەر بانەوە بەردێکی گەورە بخەنە خوار بیدە مەسەری پێغەمبەردا صلی الله علیه وسلم شەهیدی کە هەر وەکو چۆن پێغەمبەرانی پێشووتریان شەهید کردووە وە لە ناویان حتا کاتێک هاڕوونی برای موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پێش موسا وەفاتەکە دیعایە و ئیشاعیان بڵاو کردەوتیان موسا هاڕوونی برای کوشتو باشە مامۆستا شاری قودس پێگەیەکی گەورەی هەیە هەم لای مسلمانان هەم لای جوولەکە هەم لای گاورەکان لای جوولەکەکان وایە کە ئەمە پایتەختی دەوڵەتی داوود عەلەیهی سەلام و پەیکەری سلێمانی تایە لای گاورەکان دەوترێمە کە شوێنی لەدایکبوونی مەسیحە و هەر لەوێش لە خاج دراوە جا ئەم پێگە گرنگەی وای کردووە هەرێکێکیان خۆیان بە خاوەندارەتی ئەمە ئەزانن و بە تایبەتیش جوولەکەکان هەنێ بەڵگە ئەهێنەوە کە ئەو شارە شاری خۆیانە بابەتەکە لەوەیە هەر بەڕاستی ئەبێ بڵین شاری قودس شاری مسلمانەکانە یان شاری جوولەکەکانە ئەم بابەتە بۆچی بەم شێوازە لێکدانەوەی بۆ ئەکرێ سەلامی خوا لەسەر پێغەمبەرانی خوا بێ سەلامی خوا لەسەر إبراهيم پیغمبر به صلی الله علیه وسلم سلامی خواه لسر موسی به لسر عیسی به سلامی خواه لسر به ام پیگی شوینی بیت المقدس دیاره کمتر نیه لپیگی بیت الله الحرام چونکه یکم قبله مسلمانان دو اما یک دوهم لروانگی دین و که اما سیر کن الانبیاء اخوة و دینهم واحد پیغمبران همیان برای یکن و دینکش یعنی یک دینه یک پیامه کەواتانە ئەگەر پێغەمبەرێک هاتبێ سەلامی خوای لەسەر بێ
وەسیەتی بۆ ئەتباعی کردو فەرمێتی دوای من پێغەمبەرێک دێ ئیش و کارەکان ئینە دەست ئەو ئەم تەعەسسوبیەتە ئەم ڕەگەزپەرستیەتیەتە کە لەناو جوولەکە و گاور و ئەمانەیە دروست بۆ لە ئیسلامانیە لە ئیسلامە ئێمە لە یەکێ لە ڕوکنەکانی ئیمانمان چییە باوەڕهێنانە بە هەموو پێغەمبەرانی خوا و باوەڕهێنانە بە هەموو کتێبە پیرۆزەکانی خوا بەڵام هەر هەمووکان لە قورئانی پیرۆزە کۆبوونەوە سەرنج بدە قورئانی پیرۆز باسی عیسای کوڕی مەریەمی تایە سەلامی خوای لەسەر بێ باسی موسا پێغەمبەری تایە سەلامی خوای لەسەر بەڵکو گەورەترین چیرۆکێ لە قورئانە چیرۆکی موسا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ قەومەکەیە کەواتە بەیت المەقدس ئەمە مەبانای ئەوە نایەت کە بەیت المەقدس کاتێک عیسای کوڕی مەریەم تایە لەدایک بووە شۆ خەڵکەکەی دەرکات دەرنەکراوە ها ئیسلام عەدالەتی ئیسلام پیرۆزی ئیسلام گەورەیی ئیسلام لێبوردەیی ئیسلام ئالەمەدا دەرەکەی خۆ ئەوانەی کە خوێنەوارن ئەوانەی کە شارەزان ئەوانەی خاوەنی ئینصافن زەمیرێکی زیندون ئەم حەقەتە ئەزان بەیت المەقدس وەکو بەیت الله الحەرام وەکو شاری مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ شوێنی پیرۆزی جیهانین یعنی کەس نابێ خۆی کا بە خاوەنی بڵێ من ئەمە خاوەنی تەواوەتی حەقیقیم وەڵا ئەبێ مەسیحیەت و جوولەکە و ئەمانە تیاجی نیشتەجێ نەبن بۆیە هەموو قادەکانی ئیسلام خەلیفەکانی ئیسلام هیچ کاتێک کەنیسەیەکیان نەڕوخانوە لە حەیفا و نازانم لە فەلەستین لەو شوێنانەی کە حتا ئەو شوێنە پیرۆزەی کە ئیسای لێ لەدایک بووە سەلامی خوای لەسەر ئیسێ مقەدەسە لە لای گاورەکان ئایا بیستوتانە ڕۆژە لە ڕۆژان موسڵمانێک یا سەرکردەیەکی ئیسلام بڕوابی ڕوخێنێ شتیوان نییە بەڵام ئێمە بین و سەر بابەتەکەی خۆمان ئەوەی کە جوولەکە ئێستا ئەیکا یا کردوێتی یا هێناویانە بەدەستێکی پیسی پۆخڵەواتی کە هاتوون وڵاتێکی عەرەب نشین کە فەلەستینیەکانن لە ساڵی 1940ەوە نەک لە 48ەوە لە 48 ئیعلانی دەوڵەتەکان کرا بە قەتڵ و عامکردنی خەڵکێکی سڤیل و دێهات و شار و جێگە و ڕێگە و مینا و ئاو و حەچی کون و قوژبنیان و داگیر کرا جیان نەبووە لە هیچ شوێنێک بۆ دەرنران بووە هاتن دەوڵەت ئەوەش بابەتێکە ئەو جوولەکە نشینانەی ئەسلی فەلەستین وەکو فەلەستینیەکانە ژین هەتا ئێستش زۆر جار من لە کەناڵەکانە ئەنبینم کە مزاهرە ئەکەن جا دیارە ئەبێ یەهود جیاکەینەوە لە سەهیۆنیەت زایۆنیزم کۆمەڵە دڕوندەن ئەمانن کە ئێستا سەرکردایەتی دەوڵەتی بەناو ئیسرائیلەکەن چونکە وشەی ئیسرائیل یعنی عەبدوڵڵاه من زۆر جار بە خەڵک ئەڵێم وشەی ئیسرائیل ئەبێ نەوترێ ئەبێ بڵێ زایۆنیزم ئەبێ بەوترێ زایۆنیزم ئەمانە کۆمەڵێ توندڕەوی وڵاتە ئیسلامیەکان یا غەربیەکان و بە دەستکیسەی بەریتانیای گەورەی ئەو سەردەمە هاتن لەوێ داهێنان و ڕێگەیان پێدان جا قسەیەکە لەم بابەتە هەیە ئایا ئەو سەردەمە حەماسی ئیسلامی هەبوو هەتا ئاوای لێبێ نەوەڵا حەماسی ئیسلامی نەبوو کە ئێستا خەڵکێکی زۆر خەڵکێکی بەناو تێنەگەیشت و ناحاڵی خوان بە خوێنەوار و بە دیندار ئەزانن هەموو ڕخنیان لەسەر حەماسی ئیسلامی کاکە لە ساڵی 1940ەوە قەتڵ عامە کرێم شەعبە معاناتی و داماوی و کوشتن و بڕین بووە بە کولتوریان تانەتەشیان وت 7 ئۆکتۆبەر خەتای حەماس نە ئەبەدەن یعنی تۆ سەرنج بدە جاری یەکێ لە سوودەکانی ئەم شەڕەی غەزە ئەبێ هەموو عالەمی ئیسلامی بزانێ هەموو مسلمانێ ئاگادار بێت بوو بەهۆی تاقیکردنەوەیەکی ئیمانی بۆ مسلمانە ئەمە یەک و هەروەها بوو بە هۆکاری دەرخستنی ناوەڕۆک و وەکو چۆنەڵێ ناخی جوولەکەی زایۆنیزم کە ئەمانە لە عالەما وا خۆیان پیشانداون کە هۆلۆکۆستیان پێکراوە هیتلەر کوشتونی قەتڵ عامی کردوون ئێمە شەعبێکی مەزلومین ئێمە شەعبێکی زۆر دیموکراسی ناخەیسە لەوێ دیعاوەکەن ئەڵێ ئێمە زۆر دیموکراسیزم بەڵام دڕوندەن چونکە ئێستا ئەو ئەفلامە وەثائقیانەی کە من ئاگام لێ لە کەناڵی ئەلجەزیرە ئەلوەثائقیە لە کۆمەڵێک کەناڵەکانی عالمی و دۆکۆمێنتاری هەیە کە
جەنەڕاڵەکانی سەردەمی شەستەکان و پەنجاکان چۆن ڕۆیشتن دێهاتەکانی فەلەستینیان داگیر کردووە و چۆن ئەیان کوژن هەروەکو چۆن لە جەزائیرە 2 ملیۆن مسلمانیان کوشت فەڕەنسا یعنی ئەمە دەستێکی پیسی پۆخڵەواتن کە دائما وەخت دەستیان سوورە بە خوێنی مسلمانان هەموو سەردەمێک و هەموو کاتێک ئەمە ڕوویەکەش ئێمە بێ حقەتێ بزانن حەماسی ئیسلامی پێناسەی حەقیقی ئەهلی فەلەستین دینداریە چونکە جوولەکە شەڕی دینە لەگەڵاکە ئەوان ئەوەتە کام وەزیرەی زۆر بەهێز بێت ئەڕوا لە حائیطی مەبکا شوێنێکە لە بەیت المەقدس لەوێ ئەگرین لەوێت بابڵێن بە حسابی خۆیان تەوڕاتی خۆیان ئەخوێننەوە ئەوەتانە زۆر جار ئەچن تعدا ئەکەنە سەر بەیت المەقدس ئەو شوێنە پیرۆزەی کە هینی مسلمانانە لێرەدا دەرکەوت کە ئەمانە ئێستا ئەو جوولەکە بۆچی کۆمەڵی حیزبی ئەلمانی و دەستکرد و دەستەمۆی خۆیان دانێن بۆ ئەوەی کە ئەو خەڵکەی لەوێ شەهید کرا سجن کرا ماڵی ڕوخێنرا ماڵی خورا وەکۆی غەزە کردیان بە بێدینی دوو جار بێکوژن ئەخ ئێمە ئەبێ حەقەتە بزانین ئەوان هەر لێیانە کوژرێت وبەردەوام يعني سنجي أم كلمة با وكو بيغمر صلى الله عليه وسلم فرمي لا تزال طائفة من أمتي يقاتلون على الحق ظاهرين إلى يوم القيامة بردوام أو علينا كجريت باش أم كشتنا بس بدينا وبكجري باش الشهيد بيا ببيديني بويا أم أحداث غزة كإستا غزة أبم بم قناغة داتيدا بري هاد سركوتوبون بوشي سركوتوبون چون كان بحمو بيوريكي عقلي ومنطقي وعسكري وسربازي أوي جولك برامبر بأهل غزة كدويتي شاركي بشوك كلا أولو من آقام ليه ولا كنال عالمية كان أيو والله صد عن الطائرة أو شوقص في كدوة بردوام طائرة ولقل درون ولقل تشكو تقمني أو بري بيشكوتوها قص في شاركي كدوة كبوته هوكاري الشهيد بوني حفتاها زال لجنو منا بحكي بيوريكي عالمية أبيه قادەی جوولەکەی زایۆنزم بخرێنە ناو زیندانە وەکو چۆن ئەوەی بۆسنە و هێرسک کە قادەکانی سربیان خستە ناو قەفەزی ئیتیهامەوە هەندێکیان خۆیان کوشت وەکو چۆن ئیسێ چەندەها سەرباز خۆی ئەکوژێ لەبەرەوەی ئەوەندە تاوانیان کردووە و حاخامەکانیان بە ناوی بەو پەڕی کەلیمەوانی تاوانبارن چونکە بە ئیدعای ئازادی شەکەن بەڵێ ئیدعای ئازادیەکەن جارێکی لەوە شتانە ئێمەی مامۆسایانی ئاینی من زۆر جار قسەم کردووە لە عالەمی ئیسلامی تاوەکو ئێستا ئێمە بانگەشەمان نەکردووە کە خەڵک بچێ لە خەڵک بدا لەسەر دیانەت لەسەر دین لەسەر ئەمانە ئیلا مەگە تعدال لێ بکە ئەویش پەنای بدۆتە بەر قانون یاسا بەڵام لەوێ هەر ئەوەتانە یەت ئەچێتە دەیەکەوانە مەڕووماڵاتی داگیرەکە لێی ئەدا حتا یانی عالم ڕۆژانەیە مناڵی بچووک دوو مێرد مناڵ بە کەناڵە عالەمیەکانە دوو مێرد مناڵی بچووک هەر لە خۆ تۆمەتی بۆ ئەوکاو بۆ ئەوی تەعزیب ببا بۆ ئەوی بیبا لەوێ سجنی کە هەتیایەتی 70 دانە ساڵە لە سجنایە 60 دانە ساڵە لە سجنایە بۆیە ئێمە ئەبێ ئەو حەقەتە بزانین وەکو مسلمان ئەمەی کە ئێستا تاوانێکی گەورەی عالەمی هەتاوەکو ئێستا بە ناوچاوانی بەریتانیا و فەڕەنسا و دووەلی غەربەوەیە ئەو تاوانەوە کە جوولەکان هێنا زایۆنیزمیان هێنا کە خەتوڵعامی شەعبێکی داماوی وەکو فەلەستین بکەن خی گەورە بە شەید قوبوڵیان کە ئینشاڵڵا مامۆستاگیان ئێستا ئەوە تا ئیبینین ئەوەی دڵخۆشە بۆ مسلمانان ڕێکەوتنێ کراوە گوایە ئیدی شەڕ دەوەسێت و ژیانی مسلمانانی غەزە بەرەو باشبوون ئەڕوات وإن شاء الله أو نهامتي ناراحتي بسريانا دهات كوتاي إن شاء الله بلا بو ميجو خرابي كهيانا جولكا هر مسلمانان توزق مانيان يعني ليرو ليلة مدرسة كان يبيسين بيمانش كينن يعني بون ولا سدين بيغمر عزيز من صلى الله عليه وسلم كبيغمر هاتا مدينة بيماني لقلبستن هر هر شيك بو مدينة أوانش بجدارة بنوا بيغمبر عزيز صلى الله عليه وسلم أوان أباريزيد وبيروي آيني خويا ممكن هيج ريقريان لنا كريت بلان بيمانياش كات جايتيان بيغمبر عزيز صلى الله عليه وسلم كريت لشري بدر داك سركوتن مسلمانان قرانا وبو مدينة يعني فيزو تكبريان يوانا زان لقل أو نشار زانا يا شرطان كردو بلوتانا تو أقر لقل ما يا شركن أو تان ليكين جا مقصدم أم شتانا هي لما يجويانا مسلمانان هر أترسن يعني هر جمان الليان بيدوا إن شاء الله أما وانا بيتو كوتاي نهامتي مسلماناني غزة وبيمان ناشكين ريت دوا كان نبرودگاري مهربان كي كم مسلمان زيرك المؤمن كيس فطن مسلمان زيرك
و باشترین کەسانێکیش کە شارەزای واقعن لەگەڵ جوولەکە زایۆنیزمە ئەهلی غەزە و ئەهلی فەلەستین ئەمە یەک و بە حەزەری شوانە معامەلاکەن بەڵام سەرنج بدە براشرینەکەن کاتێ لە جەنگی ئوحودا ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم تووشی ئەو کارە ساتە بن تووشی ئەو ناڕەحەتیە بن تووشی ئەو نەهامەتیە بن خۆزگایە مسلمانان مێژووی ئیسلام و مێژووی بەشەریەت و تاریخ و مێژووی دروستبوونی زایۆنیزمیان ئەزانی کە ئێستا ئەوان بە ئەهلی غەزاڵن تیرۆریست بەخۆیان ئەڵێن دیموکراسی و ئازادی خواست کە عەکسەکەی تاوە چونکە یەکی لە سیفەتی جوولەکە لە قورئانە یەکتمون الحەق خوای گەورە فەرمێ ئەوان کتمانی حەقەکەن ئەوەی حەق بێ نایڵێن ويظهرون الباطل ئەوەی باطل بێ ئەیخەنە ڕوو بەڵام ئێمە داواکارین چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆزە کاتێ لە دوای جەنگی ئوحود خوای گەورە ئاەتی نادە خوارەوە دیارە 70 لە سەحابە شەهید دەبن کارەساتێکی دڵتەزێنە یعنی کە ئێمە چوونە مەدینەی پیرۆز لەوێ من دەستم کردە گریان لەبەر دەمی شۆدای ئەو 70 شەهیدەیە دەستم کردە گریان کە وتم ئەمانە خوێنیان بەخشی ئەمانە ئەو پیاوە خوایانە و پیاوە گەورانن کە لە مێژوودا ئەبێ خوای گەورە وەذەکەرەهم الله فی من عنده خوای گەورە یادیان ناویان ون ناکە بەڵام ئەبوو جەهل و هەروەها ئومەیە و سەرانی قوڕەش ئەبێ لە ناو بیرێکا بن هەتا ڕۆژی قیامەت ئەبێت فولعنەتیان لێ بکرێت دیارە زایۆنیزمی شار وایە بۆیە خوای گەورە ئاەتی نادە خوارەوانە فەرمی ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين إيوه خفد مخون بيتا قد مبن زعيفي ولا وزير روتيان تيناكا إيوه برزن بلندن للاي خواهي قولوا كأهل إيمان أهل غزاش ديار خومان أزانين أمرو كان حتشي ولاية غربية كان أو أمريكا كخوي بحساب وكوالي مهدي بيشكوتن وديمقراطية دزاني دروكا حتشي طائرة وكتشون على أحدث أسلحية وبجولك بوي قصف قتل عامي أو شعبك بجنارن جاء أو تاوانا لأستوي بريطانيا لأستوي ولاية غربية كبير دنبون لأستي أمها متوانا كرا أهل غزة شبكة باشا يعني حماسي إسلامي باولين كبمعنى كلمة وبمعنى كلمة بو برشاوروني بينراني برس والله كومالي خلقي مظلوما كومالي خلقي رازقون كومالي خلق درويان لقل خوانا كدو درويان لقل قلكانا نكدو لسروا حتى خوارو الشهيديان داوا يعني سنج بدا چي قاديكي علماني تاوكو إيسا كوريكي برايكي كسيكي لشركا كجرابه أمان بجنو بمنال يعني جا كومالي النزال والنفامي ولاتي إيما كبناو إسلام قسانا كد حتشي الرخنان هبو برامبر بم هيزبو چونك هيزيكي إسلاما وهذيك شاك بيغمر فرمي صلى الله عليه وسلم طائفة لأمة طائفة أزان طائفة يعني شيء يعني كم لأمتك بردوام لجهاد وتيكوشانان جنگ أكن شر أكن برامبر بدوج من أكان يعني حتى رجع قيامة بردوام أي باشا برايمن أبي مسلمان بوشي بتسلم حقه كاتك أوان هيزيان هو بو دفاع كدن لخاكو نشتماني كي حقيقيان هي داجير كلاو أو ببرشاوي همو عالم ببرشاوي همو مروفا عقل جيرا كان سننج بدأ كان ولاتيك لعالم هات الجواب سفيري جنوبي أفريقيا لفرنسا لسل لأوتيل كفران دا أخوار ولا بروي جنوبي أفريقيا دعواي قيد كد برامبر بكي برامبر بجولك برامبر بزايونيزم كان كتاوان باري جنجل أمر روي كش لو روانك إما أقادارين سنج بدا همو كاتل همو جنگ كاني إسلام كومال خلقي بوخلوات در كوتوها ككومال خلق قصي غلط يعني كدو برامبر بأصحابي في غمر صلى الله عليه وسلم لئن رجعنا لئن رجعنا لأخرجن الأعذ منها الأذل يعني ما أتكك لقرآن بيرزا أفرمي منافق كان وتيان أجر إيمن لم جنگ قراينو بو مدينة أو أنا مان كبهيزو بتوانين أو أنا دركن كزليلو بيهج ما بس يعني بيغمر بو صلى الله عليه وسلم لقالوا شاخ واي جور هالسلي خصن وإن شاء الله لسه جوابك جنابه إن شاء الله يا كم حذر بيويسا بلام آية شبكن شنك أجر بمشقبون بنايا فقيرانا يعني ولات يعني ويران بو قتل عام كران
یعنی هەموو شتێکرا ئەگەر بڵێ وەڵاهی کاکە ئەی بۆ لە ئەوڵە دەستیان پێکرد کە ئەنزانی وایە نەخێنەوەڵا نانەزانی وایە نیانەزانی چونکە ئالم جەنگەدا ڕووی حەقیقی دژمنکارێتی دڕوندەیی جوولەکە لەوەدا دەرکەوت و ڕووی مسلمانی ڕاستەقینەش لەوەدا دەرچوو لە عالەمیشە لە لای ئەوان دەستخۆش بەخۆ بە مساگیان ئێمە حەزمانە کرد زیاتر درێژی پێبین بەس کات دەرفەتمان نادا سپاس دەکەین مام مساگیان سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەد زانای ئاینی کە لەم تەوەرە لەگەڵمانە